سڵاو قوتابیان خوێنکارانی عزیز بەردەوامین لە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان و بە تایبەتریش لە باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. بۆ ئەم ڤیدیۆیە پێمان خۆش بوو باسی پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش بۆ ئێوە خۆشەویست بکەین تاوەکو ئەو داتا و زانیاریانە ئەو کەمترین کۆنمرانەی کە هەیە لە زانکۆڵاین و پارالێل و ئێواران هەروەها گشتی و پارێزگا بۆ ئێوە خۆشەویست باز بکەین تاوەکو ئێوەش لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین وەکو بناغە و بنچینەیەک بەکاری بێنن. ئەگەر بەرچاوڕۆم بن ساڵی 2022-23 کۆنمرەکانی چۆن بووە ئەوە ئەتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 سوودی لێ وەربگرن و بە نزیکەی ئەو بەشانەی کە دڵخوازی خۆتانە هەڵی بژێرن. بۆ ئەوەی زانیاری تەواو لەبارەی ڤیدیۆکەمان و هەروەها پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش وەربگرین فەرموو با پێکەوە تەماشای ڤیدیۆکەمان بکەین. یەکەم بەشمان لە پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش بریتیە لە پەرستاری یاخود نەخۆشەفانی. لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 72.694 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 70 و گشتێکەی 71.822. ئێوارانی پارێزگا 68.283 و گشتێکەی 74. بەشی ژمێریاری لە پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 58.496 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. پارالێلی پارێزگا 53.737 و گشتێکەی 56.5. ئێوارانی پارێزگا 52.188 و گشتێکەی 54.223. بەشی کارجێڕی کار لەقی زانستی وێژەیی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگاکەی 58.4 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. پارالێلی پارێزگا 56.744 و گشتێکەی 58.8. ئێوارانی پارێزگا 54.555 و گشتێکەی 56.367. بەشی تۆڕەکانی کۆمپیوتەر لە پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 57.548 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. پارالێلی پارێزگا 53.954 و گشتێکەی 57.7. ئێوارانی پارێزگا 57.282 و گشتێکەی 53.906. کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش بریتیە لە تەکنەلۆژیای زانیاری واتە IT لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 57.304 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. پارالێلی پارێزگا 56.806 و گشتێکەی 59. ئێوارانی پارێزگا 53.636 و گشتێکەی 56.539. خۆشەویستان ئەوەی باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بۆ پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش. بە هیوای ئەوەی سوودی لێ ببین و لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانتان وەکو داتا و زانیاری بەکاری بێنن. خۆشەویستان یەک خاڵی بچووک ئەویش ئەوەیە لە یەک دوو شوێن بینیمان کە کەمترین کۆنمرەکان لە 55 دابەزی بوو. ئەویش هۆکارەکەی ئەوەیە کاتێک پێش ئەوەی کردت حساب بکرێت پێویستە ئەمە 55مان هەبێ. کاتێک کە کردت حساب کرا ئەو کاتە ئەگەر کۆنمرەمان دابەزێتە خوارەوەش کێشەمان نییە بەو مەرجەی ئەو بەشانەی کە ئەو کۆنمرانی ئێمەیان وەرگرتووە و لە خوارەوەی 55ن ئەو کاتە ئەتوانین پێشکەشی بکەین. بە هیوای سەرکەوتنتان بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.